کاک شاسوار سەرەتا بەخێر هاتن و سپاس بۆ ئامادەبوونتان لێرە. بۆ دەستپێک ڕەنگە باش بێت لێ بپرسم ئەگەر کەسێک ئەو نەناسێت گەرتان بە خۆتانی پێ بناسێنن بۆ ئاماژەدان بە تایتڵتان زێ ئاماژدان بە سیاست میدیا یا بازرگانی. وەڵا هەچ کامێکیان بێ ئەبێت بەڵام لە ئێستادا تقریبان لە میدیا و لە بازرگانەکە دوورکەوتونەتەوە تەسلیمی خەڵکانی ترمان کردو. کەواتە ئێستا ئەبێ بڵێن شاسوار عەبدولواحید سیاسەتوان. خۆی کێشەکەوەی حەزم بە وشەی سیاست نییە و بە سیاست وەلا لەبری ئەو ناشنیان کردووە لەگەر ڕێزمە یعنی وای لاتۆ بۆ بە کەلیمەیەکی قێزەون. ینی ئێمە ئەگەر تعبیرێکی و بدۆزینەوە حەقەنایی بنین خزمەکاری لەبەروی ئەو کەسی کە دێتە ژیانی سیاست و مەفروزە خزمەت بە خەڵک بکە بەڵام لای ئێمە عکس بۆ تۆ هەموو خەڵکو و کۆمەلگا دەخەنە خزمەت سیاسەکانەوە. پس لە سیاست دەست پێکەین ئەچینە سەر مدیا و بازرگانیش بەهۆی ئەوە با حاڵبەرز لەو بوارەشدا زۆر چالاک بووی وەک پرسیاری کورد ئەگەر بڵین سیاستکردن بۆ جەنابەت ڕنگدانەوەی حەزێکە وەک حەزێک زۆر کەسایانە بۆ بەشداری لە کۆمەلگادا دەرکەوتن با بڵین توانایەکی دەرونیە جۆرە سەرکەشیە کە ڕێزیشی لێ دەگیریە وەک خۆی لە دنیادا یان نا وەک دەڵێن بۆ خزمەتکردنە. بەڵێ دوو هۆکارە بەڕاستی بۆ من یەکەمیانەوەیە کە سەیری سیاسەکانی تر و پارتە سیاسەکانی تری هەرێمی کوردستان دەکەی لەگەڵ ڕێز و حرمەتمان بۆ بەشێکیان بۆ هەندێکیان بەڵام هێندە شکست خواردوو بوون هێندە ناسەرکەوتوو بوون هەستەکەی پێویستە بووە خەڵکانی تر بێنە پێشەوە ئەو هۆکارێکەمە. هۆکاری دومیش ئێمەوە نیە پێشترۆک و لە مەجای بازرگانیە لە مەجای میدیا لە زۆر مەجای ترە هەوڵمان داوە هەستەکەین ئەو تاقە و توانا و ئەو نیە ئیمکانەتی کە لە ئێمەدا هەیە ڕەنگە لە ڕێی میدیا و نەتوانی نیشانی بدەیت پێویست دەکات لە مەجای ترا بتوانانی خزمەتی زیاتر بکەیت. من وا تێدەگەم کە کاری سیاسی ئێوە لەم ئالێستەدا دەکاتە لیستی با بڵێن نەوەی نوێ کەواتە پێ وایە زۆرینەی ئەو سیاسەتوانە لە ڕێی لە با بڵێن بەڕوانی جەنابەت سەرکەوتونە بوون لیستی نەوەی نوێ و جەنابەت چ تایبەتمەندیەکی هەیە چ جیاوازیەک ئەخەنە نێو خۆتان و ئەوانەی کە چالاکی سیاسی دەکەن ئێستا. بەڵێ هەر جارێک تایبەتمەندەکەوێت لە عەقڵ و لە تەمەنە ئەو زۆر دەوری هێڕەنە خەڵک بە شتێکی کەمی سیر بکە ئەوانەی پێشووتر کۆمەڵە سیاسیەکەن کە تقریبا 50-60 ساڵە هەیەە 40 ساڵە لە مەجالەکە ئیش دەکات سیاست دەکەن توانای خۆیان تاقی کردوەوە تر باش بێ خراپێ ئەوەن کە هەن بۆیە یەکەم ئەم نەوەی نوێ کە دێتە پێشەوە کۆمەڵە خەڵکێکن کە پێشتر تاقی نەکراونەتەوە کۆمەلگا دەبێت چانسیان بداتێ بزانین ئەمانە چیان پێ دەکرێت ئایا باشتر دەبن یا خراپتر دەبن ئەگە خراپتر بوون زۆر بە ئاسانی دەگۆڕدرێن ئەگەر باشتریژنەوە کۆمەلگا ئیسفادەی لێ دەکات. وتیەکە لە تایبەتمەندەکانی تری ئەوەیە کە ئێمە مەسەلەن بە عەقلێت و بە تێڕوانینی تۆڵە و ڕق و جیابوونەوە لە حیزبی تیتر و بۆ ئەنەوە سەیری سیاستکردن و سەیری نایەنە مەجالەکەەوە بەڵکو خەڵکانێکین کۆمەڵە خەڵکێکین کە تەڕوانیەکان هەیە بۆ داهاتوو سەیری داهاتوو دەکەین حەزمان بۆیە کە گۆڕانکاری گەورە لە وڵاتەکەمان بکەین بۆ عەقلێت و بۆ حەزەوە دێنە ناو کۆمەلگە و ناو کایەکەوە. دەڵێ شانسمان پێ بدا کۆمەلگا گریمانەیەکەی دەکوترێت ڕەنگە دەسەڵاتی ئەمریکاوە تەنانەت دەسەڵاتە ناوچەیەکان حەز بکەن با بڵێن دەموچاوێک و کەسایەتێکی تازە بێتە ناو کای سیاسی کوردستانەوە بە هەر شێوازە یا بەرژەوەندیان بەو کەسایەتی ئێستا دەستەبەر نەکراوە یان بەدڵیانە یا مەشکەس خواڵی دەزانن بە هەر هۆکارێکەوە چەند شانسی خۆت لەو ئاستا بەرز دەزانی کە تۆ ئەو کەسایەتیە بیت کە با بڵێن ئەگە گریمانەکە ڕاست بێت ئەمریکا یا وڵاتانی ناوچەکە یا خەڵک دەیانەوێت. هەر بە نسبەت گریمانەکەەوە من ئەوە چەندین سەردانە تقریبا ئەمە 3-4 سەردانمان کردو لە مای ڕابردووە بۆ ئەمریکا و بۆ زۆر وڵاتی تر ئەوەی کەتی گەشتونەوەیە بە تایبەتی لێرە وەکو شتێک سەیری ئەزمموی هەرێمی کوردستانەکەن کە 26 ساڵە دوو پارتی سیاسی دوو حیزبی سیاسی لە هەرێمی کوردستان سەرکەوتوو نەبوون ئەمریکا بە تریلیۆن دۆلاری سەرف کردووە هەزاران خەڵکی سەربازی ئەمریکی داوە بە کوش بەڵام ئەبینی تایسەس ئەزمموونێکی شکست خواردومان هەیە لە هەرێمی کوردستان ئەو دوو حیزبەنیان توانن و نموزەجێکی جوان لە کوردستانە دروست بکەن کە وڵاتانی دنیا بتوانن ئەوە نیە ڕێزی لێ بگرن سێریکەن بە چای ڕێزەوە سێریکەن بۆیە بێگومان ئەوەی ئێمە دیمان دیقەتمان داوە حەز دەکەن شتی تازە لە وڵاتە دروستێ بەڵام ئەو شتە تازە دەبێت لە ناو وڵاتی خۆمانە دروستێ دەبێت خەڵکی خۆمان باوەڕی پێبێنە من نازانم چانسمان چەنە کەمە یا زۆرە بەس دەزانم چانسیوانی کە ئێستا حکومەکەن زۆر کەمن ئەوانەی کە ئێستا لە حکومڕانیدان لەو پەڕی شکستان خۆ ئەگەر خەڵکی هەرێمی کوردستان سەرباری ئەم شکستە سەرباری ئەو ژیانە ناخۆشە دەنگیان دایەوە بەمانە چانسیان دایەوە بەوانی کە 26 ساڵە حکومیانەکەن و 50-60 ساڵە لە کای سیاسەکەدان ئەوە پێم وایە ئێمە نابێگری لە خۆمان بکەین نابێگری لە هیچ شتێ بکەین خەڵکەوت دەبێت ڕێزی لێبگری کەویان هەڵبژاردووە بەڵام پێمان وایە بەڕاستی
چانسێکی زۆر هەیە کە خەڵکانی وەک ئێمە و خەڵکی تازە بێنە کوردستان لە بەروی هەستەکەین کە خەڵکی کوردستان زۆ ماندوون تااقەتیان چۆ لەو دەموچانی کە چەند ساڵە ئەم ژیانە ناخۆشیان بۆ دروست کردوون. هەندێک لە چاودێران دەڵێن کە ڕەنگە ئامادەبوونی لیسینەوەی نوێ لەم شرایەتەدا بە پێی ئەوە کە ئەو حیزبانەکە بە شێوازێکی سنەتی لەو ناوچەیە چالاکن ڕای با بڵین دەنگ و ڕێیەکی سنەتیان هەیە وەک پارتی یەکەتی بۆ خۆی حیزبی ئیسلامیەکان و لەگەڵ ئەوە گۆڕان تەنیا گۆڕان وەک دەنگە دەناسرێت کە پێی دەکوتێت ڕەنگ دەنگی ئۆپۆزیسیۆن ڕەنگە لەسەر ئەو با بڵین قسەش ڕخنە هەبێ یا قبوڵی نەکەن ئێوە بەڵام دەکوترێت هاتنی لیسینەوەی نوێت لە کۆتایی خۆیدا شتێک لە دەنگی گۆڕان و دەنگی پارتی و داوای لێبوردنەکەم دەنگی پارتی و حیزبە با بڵین حیزبە سنەتەکانی تر و حیزب ئیسلامیەکان کەمەوە ناکاتەوە ئەبێتە هۆی لاوازبوونی گۆڕان و لەوانە ئەو لیستە نوێیانەی تر هاتووە مەسەلەن ئەو هاوپەیمانی دموکراسی و دادوەری کاک بەرهەم ساڵح ئەوەت پێ ڕاستە؟ ئێمە پێمان وایە هەموو عەقڵێکی تازە هەموو تێڕوانینێکی تازە لە دەروی یەکێتی و پارتی خزمەت بە گۆڕانی کاگنەوشیروان و بە ئامانجەکەی کاگنەوشیروان مستەفا دەکات ڕەنگە ئەگەر وەکو حیزب سەیریکەی ئەوەنی وەکو عەقڵێتێکی بچووک هەدەفەکە و ئامانجەکە و حیزب بێ گۆڕان لە 24 کورسیۆنێ بێ بە 23 بە 22 ئەو تێڕوانی جەناب ڕاستە بەڵام هێندەی ئێمە لە کاگنەوشیروان مستەفای ڕەحمەتی تێگەشت بێتین و لە ئامانجەکانی و تێگەشت بێتین دەزانینەوە خەونێکی زۆر گەورەی هەبوو هەموو جوڵانەوەیەکی تازە جوڵانەوەیەکی ئازانە لە دەروی یەکێتی و پارتی خزمەت بە بیرروپۆچینەکەی کانوشا مستەفا دەکات و دەتوانێت لەگەڵ گۆڕان و لەگەڵ ئەو هێزانی کە ئازان تەسلیم نابن باوەڕیان بە گۆڕانکاری هەیە ڕۆژە لە ڕۆژان لە دوای هەڵبژاردنەوە شتێکی تازە لە هەرێمی کوردستان دروستکەن بەڵام وەکوت مەگەر بەو مەفهومەی کە حیزب بکەیتە ئامانج ئایا گۆڕان لە 24 بێ بە 23 نابێ ئەوە پێما تێڕوانینێکی بچووکە و عقلێکی بچووکە و لەو منتەڵەقەوە ڕەنە ڕاست بکەیت ینی واسیرێکی بڵێ زەرەر لە گۆڕاندا بەڵام من پێم وایە زەرمەندی یەکەم یەکێتی و پارتی دەبن یەکێتی و پارتی لە ئەزمێکی زۆر گەوریان وەزعێکی زۆر خراپیان هەیە بە دروستبوونی هێزی تازە هیوا دەگەڕێتەوە بۆ خەڵک لەگەڵ و هێزە کۆنانی کە ئەگەر تەسلیمەوە بێت شکەم خۆم بەش بە حاڵی خۆم ملاحەزەم هەیە تێبینیمان هەیە لەسەر هەموو هێزە سیاسەکانی تر پێمان وایە بەشێکی زۆر یەکێتی و پارتی کە بۆیان دەچێتە سەر بێدەنگی هێزەکانی ترە دەزۆستایی هێزەکانی ترە تەسلیمبوونی هێزەکانی ترە ئەگەر و هێزانی تر تەسلیم نەبن ئەوە لەگەڵ و هێزە تازانی وەکوونەوەی و هەچ هێزێک ترژوە کە دروست بێ دەتوان سبەی ڕۆژ دوای هەڵبژاردن شتێکی زۆر گەورە دروست بکەن بۆ یەکەم جار بێ کە بتوان پشتوانێکی دەرەکی بەدەست بێنن پشتوانێکی ناوخۆی بەدەست بێنن حکوومەتێکی تازەی نوێ دروست بکەن لە دەروی یەکێتی و پارتی لەگەڵ ئەمانە دیارە بێ ڕوونکردنێ بدەم من بۆچوونی تایبەتم لەم بوارەدا نییە ئەو شتا گۆزمەوە کە با بڵێن وەک ڕەخنا هاتۆتە ئاراوە بەڵێ بەڵام پرسێتر هەیە کاک شاسوارە وشەوەیە کە دوای ئەوە کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی یا با بڵێن ماوەی پارلەمانی کوردستان درێژکرا بۆ 8 مانگی تر با بڵێن خرا دوایەوە هەڵبژاردنەکان بۆ پارلەمان باسی ئەوە کرا کۆمیسیۆن هەڵبژاردن وتی کە ئەو لیستانە کە ناوی خۆیان پێشکەش کردووە هاتون تۆماریان کردووە ئیتر بوونی نییە ئەبێ دووبارە لە کاتی هەڵبژاردنەکانە بێن خۆیان ناونووس بکەن ئەمە چمانایەکی بەلایەوە پێم وایە خۆی ئیجراتێکی بەسیتی هینە تۆ لە ستوێ هەڵبژاردن و خۆت ڕیجستەرەکەیتەوە خۆت تۆمار دەکەیتەوە بەڵام هەستەکەم زیاتر مەخسیان ئێمە بووە کە ڕکلام و بانگەشتنەکەین و ناوینەوەی نوێ نەبێت کە پێم وایە ئەوەش بۆچنەکەیان غەڵەتە لەبەر وەکو کۆمیسیۆن پەیوەندی بێمەوە نەماوە بەڵام وەکو مرۆڤ کە تۆڵێڵی من ناوم نوێی نوێ کەس ناتوانێت ڕێگری و لێ بکە وەکو نەوەی وەکو جوڵانەوەیکی جەماوەری لە ناو خەڵکا بەردەوامە کەس ناتوانێت پێ بڵێ وڵات تۆ نابێ جوڵانەوەبی نابێت لە ناو خەڵکا هەبی پێم وایە ینی ئەگەر ویستێتیان ڕێگری لە چالاکی و جوڵانەوەکان بکەن وەکو ناوی نەوەی نوێ توانێت کۆمپانیا بێت توانێت ناوی زەلام بێت توانێت ناوی مناڵێ بێت توانێت ناوی کەسێ بێت ناتوانانی ناو قەدەغە بکەی و ناوەکەی نەوەی نوێ بەردەوامە بێت لەژێر حەج ناو نیشانێکی ترا بێت کاکە شاسوار نەوەی نوێ ئەو گەرەکتانە هەر وەک لیستێکی پارلەمانی بێتە بزوتنەوەی یا وەک حزبێک با بڵێن ڕەنە لە داهات تا بێتە جوڵانوەیەک نەک حیزب وەکو پێم وتی بەداخەوە حیزب و سیاست و ئەم شانە هێندە ناشین بووە مرۆڤ هەندێک جار بەداخەوە شەرمەکە کە ئەو نییە هەندێ دەستەواژە بەکاربێنێت دەبێتە جوڵانوەیەکی جەماوەری جوڵانوەیەکی سەرتاسەری جوڵانوێ لە زاخۆ تا خانەقین خەڵک لە خۆ بگرێ جوڵانوێ تەمەنی گەنجان و پیران لە خۆ بگرێ ژن و کچ لەگەڵ پیاوان و کوڕانە لە خۆ بگرێ جوڵانوەیەک دەبێت کە تەنها نەوەی نوێ مەقسەمان گەنجان نییە هەموو ئەو خەڵکانە لە خۆ دەگرێت کە تا ئێستا چانسان پێ نەدراوە تاقی نەکراونەتەوە چ لە دەسەڵات چ لە کایە سیاسەکەدا ئەو لایەنەی کە پێی وایە
ئەم ڕووداوانەی دوای هەرێمی کوردستان و ناوچەدابراوەکان جۆرێک دەرەنجامی بەڕێوەچوونی ڕفراندۆم بوو ڕەنگە ئەو کریتە بە جناب بدا کە ئێوە لەو ئێوە وەک خۆتان دەڵێن 11 کەس ئەو دەکەسەیتر لەوانە بوون کە تیشتان خستە سەرەوە کە ڕفراندۆم نابێ ئێستا بەڕێوە بچێەوە دەتوانێت نیگەرانی دروست بکە پرسیارم ئەوەیە سەرەتا ئەمە ئایا کردیتی بەڕاستی بۆی دروست کردووە هەست بەواکەن کە لایەنگرانی ئەوە زیاتر بۆ یا بە پێچەوانە ئەوانەیە کە پێیان وایە زانیاری ئێوە لەو کاتەدا پەیوەندی هەبوو بە هەندێک با بڵێن ڕای ئێوە لەو کاتدا پەیوەندی و بە هەندێک زانیاری شاراوە یا پەیوەندی تابێت لەگەڵ دەسەڵاتی ناوەندی عێراقدا بۆتە هۆی شکاندنی پێگەیەوە کامی ڕاستە تەوانەوەی یەکەم کە باسەکە ڕاستە ئێمە زانیاری ئێمە ڕەتی بۆ سەردانەوە هەبوو کاتین بۆ ئەمریکا و لێرە چەند ناوەندێکی بیرکردنەوە و چەند بەرپرسێک و چەند کۆنگرێزمانێک و خەڵکێکمان بینی بۆمان دەرکە و ئەو معلوماتایی ئەو زانیاری کیانە بێ ئێمە لە 15 یانە بە کاک مەسرور کە وەکو وەفدێکی حکوومەتی هەرێم لەگەڵ نوێنەری حکوومەتی هەرێم و چەند کەسێک ترە سەردانی واشنگتۆنیان کردبوو هەمان زانیاریشان نابێ ئەمە وتیان حکوومەتی ئەمریکا لەگەڵ ڕفراندۆمانیە و چەند جارە لە ڕاگەاندنەکانەوە وەزارەتی خارجی وتەپێشی کۆشی سپی بریدمان گۆرگ هەمویان ڕانگەاندبوو ئێمە هات نەم زانیارێنێ کە بیستمان بە ڕازگویانە بۆ خەڵکی خۆمان باس کرد و پێم وایە ئێمە تاکە کەس بوون کە ڕازگۆبوون لەگە خەڵکی خۆمانە درۆمان لەگەڵانەکردن و ئەو کاتێش باسمانە کرێماوە ئێمە دژی دەوڵەتی کوردینین دژی ئەو خەونی میلەتی کوردین بەڵام پێمان وایە لە ئێستادا ئەم شتە خراپە بۆ شاگردی قەت بی ناوان نابوو جوڵانەوەی نەخێت لە ئێستادا واتە بۆ ئەم ڕفراندۆمە لە ئێستادا لەگەڵ ئەو بەڵێیانین بۆ لەبری ئەمانزانی کارەساتێکی گەورە ڕۆیە بەڵام بەداخەوە بەشێکی خەڵکی ڕەنگە ئەو کاتە باوەڕی نەکرد بێت و بەداخەوە حیزبە سیاسەکان و دەسەڵاتی سیاسی کوردی گوێی لە ئێمە نەگرت میلەتی کوردیان تووشی ئەم نەکبەتێک کرد کە ئیستا تووشمان بووە ئەگەر ئەو کاتە بە سەفقەیەکی باش بە دیێڵێکی باش بە ڕێکوتنێکی باش لەگەڵ وڵاتە زلهێزەکانی دنیا بەهات ناتە دەرەوە ئێستا سوودێکی زۆر گەورەیە بۆ میلەتی کورد ئابوووریکی باشترمانە بوو دەستکەوتی باشترمانە بوو کەرکووک و ناوچانەمان لە دەست نەئەدا و پێگەی کورد هێندەی تر بەخۆدە و بەڵام بەداخەوە گویان لێ نەگرتی بۆیە پێم وایە ئەمە سوودی بۆ ئێمە هەبووە خەڵک گەزانێ ئەمە ڕازگۆ بوون درۆمان لەگە خەڵکی خۆمانە نەکردووە ئەمە زۆر مهمە کە خەڵک بزانێت کەسانێک دروست بوون هاتوونتە کای سیاسەکەەوە کە دران لەگەڵ ناکەن کاکشا سوار دەفەرمووی کە ئێوە تیشتان خستە سەر ئەو زیانانە کە ئەتوانێت ڕفراندۆم بیبێ لەو کاتە تایبەتەدا و پێ ئەو زیانانە پێتان وا بوو کە نایە بەڕێوە بچێ لە وەڵامدا ڕخنەگران دەڵێن کە کام کایە سیاسی هەیە لە ئەو ناوچەیەدا بەپێی ئەو دژمنە گەورانی گەلی کورد هەیەی کێشەین با بڵین ئاوا بەهای گران نەبێت ئەمەسەن ئاماژ بۆ دەن پێشمەرگەی شاخەبات دەکات دەکوژرێت ڕەنگە ماڵ و منداڵ و هاوسەر و منداڵەکانی بکەونە ژیانێکی زۆر عسرەتەوە ئەو کەسی چالاکی سیاسی دەکات لە زمانی بەعستا لە ئێستای ئێراندا لە ئێستای تورکیادا ئەکەوتە زیندانەوە بۆ ساڵانێکی زۆر کەواتە هیچ چالاکیێکی سیاسی بێ بەهانیە بۆچی ئەو بەهایە لەو کاتا گونجاو لە ئێستا گونجاو نییە کەی قرارە دەوڵەتی کوردی ساز بێ کەی قرارە ئەمریکایە عێراق یا ئێران بۆ ڕازی بن مەساگە بڕیار بێ کەسێکی ئازا پێشمەرگەیەک کەسێک بڕیار بێ بکوژێت شەهید بێت ئەگەر تۆ بزانی هزار تفەنگ بەڕۆ ڕووەستا و هەر بچیت خۆت بکوژی لەگەڵ ئەوەی بژاردەیەکی ترە هەبێ لە ڕێگەیەکی ترەوە بچی پشتیان لێ بگریت احتیمالیەوە بێ نەکوژی کامیانەکەی خۆتۆر خەباتەکەی هەردیفاع لە وڵاتەکەی خۆ دەکەی بەس ڕوبەڕویان ڕووی بووی تەقەولێ بکەن ینی هەدەفەکەت کوشتنە یا هەدەفەکە دەوەیە زیانێ بە دوژمن بگەینی بە بێگانە بگەینی ئێمە لەوە دڵنیان بەڵە ڕاستەکەیت کورد دوژمنی زۆرە چەند وڵاتێک هەیە بەرژۆندی لەگەڵ ئەم وەزعی کوردستانە نەگونجا بەڵام دەبووە سەرکردایەتی سیاسی کورد عاقڵ بوو نادێ بزانین تۆ چۆن یاریەکەی چۆن گەمە سیاسەکەکەی ئەمەی هەتە لە دەستی دەدەیت یا تۆش جۆرێک لە دیبلۆماسیەت جۆرێک لە پراگماتیکی جۆرە لەوەی کە چۆن تەعامل لەگەڵ واقعا دەکەیت مامەڵەیەکی تەندروست دەکەیت و وا ئەەکەی کە بە کەمترین زەرری دەربچیا بە عکسەوە دەستکەوتیشە هەبێ ئێمە خۆزگەمانە خوا سەرکردایەتی کورد بە دەستکەوتەوە لە مۆزوع ڕفراندۆم ئیعلانیان کرد دەیانتوانی بە دەستکەوتەوە لی دەربێن و ئەمریکا ئەوە لە نامەکەی ترسنا هەیە لە درافتی نامەکە ئەواتە ڕشنووسی نامەکە کە بۆیان نردۆ ڕازی نەبوون بۆیە نەنێراوە ئیمزای لەسەر نەکراوە بۆ ئازهەیە ئەڵێمە لە ماوەی ساڵێک ئەگەرم شتان جێبەجێنە بۆ کاتی ئێمە پشتیوانیتانەکەین بۆ ڕفراندۆمێک تر ئەمە گەورەترین دەستکەوتە بۆ یەکەم جارە لە میلەتی کووردا وڵاتێکی زلهێزی و کۆمریکیا لە هینەکەین ئەڵێ پشتیوانیتانەکەین بۆ ئەنجامدانی ڕفراندۆم ئەمە ئەبوایە بە پارە بکرایە بە ملیارها دلار بکرایە ساڵ چیە ساڵ لە خۆی دێت و دەڕات یعنی ئەگەر تەجویدانکرا بۆ ساڵت چیە گوزرات چیە قەوما کورد هەزاران ساڵە دەوڵەتی نییە یعنی یەک ساڵی تری لەسەر وایە چیە بوو بۆیە پێم وایە ئەوە هەنگایەکی زۆر ناحەکیمانە و زۆر ناعاقلانە بوو لە سەرکردایەتی کوردکە لە دوای هەڵبژاردنەکاندا بەرەی نە لە ئێستادا نەخێر لە ئێستادا
ئەماژەی بەوەدا کە لە هەڵبژاردنەکانی لە با بڵین لە ڕاپرسیەکەدا غەدر کراوە وە فێڵ کراوەوە نەڕێژەی دەنگدان ئەو نەبووە نەڕێژەی ئەرێ ئەو نەبووە بەڵام چ بەڵگەیەکتان ئەمە ماوەیەکی زۆر بەسەر تێپەڕ بووە لانی با بڵین لایەنی بەڕێوەبەری ڕفراندۆمەکە دەیکوت 156 چاودێرمان هەیە نێونەتەوەی هاتوون و چاودێری ئەوەکەن و هیچ کام لەو چاودێرانە ڕپۆرتێکیان نەکردلەوە کە فێڵ کرابێت لە ڕاپرسیەکەدا ئێوە چ پرۆڤێکتاندا دوای ئەم ماوەی چیتان بەدەستەوە هەیە کە نیشانی بدەن ئەو بانگەشەیەکە ئێوە کردتان سەبارەت بە فێڵکردن لە هەڵبژاردنەکاندا ڕاستە وەڵام یەکەم کۆمەڵێ بەڵگەمان لە بەردەستا بوو هەموو ماخستە سەرسیدی و ڕسمانگرت و بێنمانگرت بوو یامان بە هەموو لایەنە پەیوەندیدارەکان هێزە نێودەوڵەتیەکان دووهەم ئەو لایەنانی کە خوان ڕفراندۆیان ڕێخستەوە چاک دەزانن کە ڕێژەی بەشدار بوو چەندە و هیچ چاودێرێکی نێودەوڵەتی ئەوەی کە خەڵکی دەرەوە بێت بە شێوەیەکی بەرفراون لەسەر سندوقیان نەبوون بەڵکو کۆمەڵی خەڵکە خۆیان ڕێکیان خستە بوو کە خەڵکانە بوون خۆیان داوەتیان کردبوون لە کاتێکی دیاریکراوە چونتە سەر هەندێک بنکە کە تاوان من جەزام دروستە ئەوەی تەزویرەکە گەورەکە کراوە کاتژمێر 6 بۆ 7 بوو ئێمە سەرچاومان هەیە سەرچاومان هەیە لە ناو کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانەوە ئەو پێڕاگەاندن کە لە هیچ شارێکی هەرێمی کوردستان تەسەوور کە ڕێژەی بەشداربوو نەگەشتە لە 150 لە هیچ شارێکا کامانەڵن وڵا لە 170 خەڵک بەشداری کردووە ڕێژە لە 150 کەمتر بووە وەلو لە 150 لە 120 خەڵکەکەی دەنگی بە نەخێر بووە لە هەموو هەرێمی کوردستانە دەنگی نەخێر و لەگەڵ بایکۆت کە نەچون بۆ دەنگدان 70% بووە بۆ هەموو حیزبە سیاسیە بۆ هەموو سەرکردە سیاسیەوە توانیویانە لە 130 ڕێژە حەقیقیەکەی خەڵکی دەنگی بەڵێ کۆ بکەنەوە کاک شاسوار ئاماژە بۆ دنکەوە دێن با بڵێن شێوازی سیاستکردن بگۆڕن یەک لە مەرجەکانی گۆڕین سیاستە شەفافیەتە شەفافیت بۆ مانە بەڕوونی ئێوە ئەبێ ئەو پرۆڤانە کە هاتانە خستوان سەرسیدی تەقدیمان کرد پێم نیە تا تەقدیم ینی ئاینی لە میدیاکان بڵاو کرایەوە میدیاکان هەموو میدیاک و تەنان ناوان بە هەندێک قۆنسولەتەکان و هەموویمان بە ئیمێل بۆ هەمویان نا بۆ ڕایگشتی ڤیدۆ بۆ ڕایگشتی بۆ خەڵکی ڕاگەیاندن کار بوو بانمان کرد و یەکی نوسخەیەکمان دانێ طبعا ئێمە خۆ دەزانین ناتوانین لە حەچی بنکەیە بەڵام تۆ سامپڵ وەرەگری لە فلان شوێن سعات ئەو نە فلان شت بووە لە فلان جێگە سعات ئەو نە کاتژمێر و نە فلان شت بووە یعنی تقریبا زیاد وابزانم ئەگەر هەڵە نە سەر و 50 بۆ 60 لەو بینایە بوو 50 بۆ 60 بەڵگەمان هەم بە ڕسم هەم بە ڤیدۆ پێشکەشی لایەنە پەیوەندیدارەکان کردو. گوڵناس عەزیز پارلمانتاری پێشووی یەکێتی نیشتمانی دەڵێت کە شاسوار عەبدولواحید 40 میلیۆن دلار قەرزداری دەوڵەتی هەرێمە و نایداتەوە ئەمە ئەگەر ئەو ئیدعای گوڵناس عەزیز دروست بێت ئەمە ئەو گریمانی دروست کردووە کە ڕەنگە ئامادەبوونی بەڕێزت لە سیاستدا لەم کاتەدا جۆرێک بۆ ئەوە بێت کە ئەگەر دواتر دەسەڵاتی هەرێمداوی و پارەی لێکردی بڵێ ئەمە دژایەتی سیاسی ئەمە بیانوویەکە بۆ ئەوە حەزاکە من کاری سیاسی بکەم جارێکەوەی کە تۆزە عقلی هەبێت تاوان لەگەڕ زۆر حرمەتەوە بۆ جەنابتان و پەژنەی قامی لە ڕووی بینەران مەقسەم و کەسانی کە جۆرە پرسیار دەکەن ئەوەی تۆزە عقلی هەبێت دەزانێت ئەگەری چێ قەرزار بێ حکومەت فشاری لێ بکات دەچێت مجاملەی حکومەت دەکات وەکو دەوڵەمەندەکانی تر و سەرمایه‌دارەکانی تر مجاملەی حکومەتەکان لەژێر و لەگەڵ حکومەتە شەریکە بن لەگەڵ حیزبەکانە شەریک دەبن ئەوە نییە ڕووپایان بۆکەن تاوەکۆ نییە شتێک پرۆژیان بنێ ئەوانە تۆ یەک دەوڵەمەندم پێ بڵێ یەک سەرمایه‌دارم پێ بڵێ لە ناو هەرێمی کوردستانە کە قەرزار وێ بچێ قسە بە حکومت بڵێ قەرزەکەی بۆ بنەوە ئەمە لەگەڵ منطقە شتیوان ناگوردە ینی هەچ کەسەوە قسەی کردووە یا خۆی هەڵەخڵەتێنێ یا خۆی گوێ لەکات ئەوەی کە قەرزاری حکومت بێ ئێستا من چمەکو هەندێک لەو پەرلەمانتار و هەندێک و هەندە خەڵکە دەچون بۆ مەسئولەکان لەبەر دەرگاکانە ئەوستاینەوە پاڕاینەوە بۆی شتە پارەمان بدەنێ ئەمە جارێ یەکەم دووهەم حکومەتی حکومت بێت پارەی لای کۆمپانیای بێ ئێمە 7 ساڵ میدیامان هەیە جەنابتان و خەڵک شایەتیەوەیان کە میدیای NRT چۆن بۆ ڕۆژە لە ڕۆژان بۆ لەحزەیە تەسلیمی یەکێتی و پارتی و دەسەڵاتی کوردی نەبووە تا ئێستا ئێمە ڕۆژە لە ڕۆژان مجاملەی و حیزبانەمان نەکردو نەبوونەتە پیاوی ئەوان نەبوونەتە داردەستیەوان نەبوونەتە موچەخۆری ئەوان نەبوونەتە ژێردەستی ئەوان ئەگەر حکومەتی حکومت بێ لەمەوەی هەموو ساڵیان نەیتوانی بە قەرزەکەی خۆی وەرگێتەوە دەی وەڵڵا هەر بۆ ڕوخاندن باشە ئەمە نقطەی دوم خاڵی سێهەم ئێمە کۆمپانیامان هەیە هەر خەڵک باسی مۆزوعەکار با من ئەسڵی مۆزوعەکان پێ بڵێ کۆمپانیامان هەیە جار نەڕەتی بە منوێنە من قەرزارم نە هیچ شتێک نەشتی شخصیم هەیە کۆمپانیا ئیژەکات تقریبا مڵکەکانی کۆمپانیای نالیا و چاوی و ئەو پرۆژانی ئەمەمانە بە 100 میلیۆن دلارە ئەچی بۆ بانک قەرزۆرەگری مڵکەیت لە جیاتی زەمانە دەی ئینتریز دەی فایدەی جەناب لە ئەمریکاژی دەزانێت و شاناسڵنەوە هەمووی ئیمتیازە حەج کۆمپانیا کە ئیش بکات باشتر تۆ بڕی قەرز بکەی بە مامەڵەی ڕاست و دروستی نە کەس نەزانێت پارەکەت لەکوێ هێناوە ئەگە خۆ ڕۆژە لە ڕۆژانیش نەوتوانی ئیلتیزام بە قەرزەکە بکەی حکومەت دەچێت ئیجراعات دەکات و مڵکەکانە دەفرۆشێتەوە پارەکەی خۆی هەڵەگرێتەوە ئەمە قسەی ئیعلام وشتوانێ هەچ قسەیە کە زانی و دەسەڵات لە ئیعلاما وتیەوە بزانە درۆکە لەبەر سەبەبێکی بەسیط بن هەموو جارێ واڵە وەڵام بینیمە هاوڵاتی یا ڕاگەیاندکار مەسەن جەنابێت
لە بەرنمەیەک و گلی لە حکوومەتەکەی لە بەروی دەسەڵاتە نیە بەس نەمیستەوە حکوومەت گلی لە هاوڵاتی بکە لە وڵات پاری خواردەوە پارەکەمان ناتەوە حکوومەت ئەوە نەبێت دەسەڵات بێ وەڵی بۆ ڕوخان باشە با بچینە سەر بواری میدیا کاک شاسوار NRT لە سەردەمی دەستپێکی وەک میدیایەکی سربەخۆ خۆی نواندووە هەوڵی داوە سربەخۆی خۆی ڕابگرێت و با بە شێوازێک وەک میدیایکی ئەهلی خۆی بنوێنێت و وەک با بڵین لایەنی هیچ حزبێنگە وەک جەنابەت ئاماژەت پێدا پرسیار ئەوەیە کە دوای هەڵمەتی نەخێر لە ئێستادا چی NRT ئێشتا دەتوانێت بڵێ من میدیایکی سربەخۆم لە سەدا سەد ئەسڵەن هەر ئەبێ بە نمونەیە کە هەموو دنیا باسی بکە پێم بڵێت چۆن بۆت باسەکەم مثلەن لە کاتی کەمپین لە 1 تا 25 ئەمە حەق لە مێژوە بنووسێتەوە کە کاک مەسعود بەرزانی سەرپەرشتی بەرەی بەڵەیە کرد و ئێمە سەرپەرشتی بەرەی نەخێرمانە کرد لەمەوەی ئەو 25 ڕۆژەیە کاک مەسعود 87 جار لە NRT دەرکەوتووە ئێمە کە پارە کە پشتیوانی دارایی کەناڵەکەمانە کرد 6 جارەیە 7 جار دەرکەوتین واتە تقریبا 80 جار لە ئێمە زیاتر دەرکەوتووە لە کاتی بانگەشەی نەخێردا ڕکلامیان دروست کردو ئەنیمێشن تعلیق لە ئێمە کردو بە ئەفلان کارتون هەموو ڕۆژە 5 جار لە کەناڵەکەی ئێمەوە بڵاو بووە چ کەناڵە چ حیزبێکی سیاسی ئەوە قوبوڵەکات بی ڕکلامی بەری بەڵێ بکەی ڕکلامکی لە کەناڵەکەی کە ئێمە پشتیوانەکەین بڵاو بێتەوە ئێمە لە هەموو ئەو ماوەیە 6 جار دەرکەوتوین و ڕکلامان کردو بە پارە وەکو چۆن جاران گۆڕان ڕکلامێک لە کاتێڵ بژاردنا یەکگرت و کۆمەڵ یەکێتی پارتی ڕکلامان بۆ بڵاوکردنەوە ئێمەش ڕکلامان کردووە کەچی خەڵک قوبولی نیە ڕکلام بکەین لە NRT هەموو میدیاکانی تر هەموو میدیا حیزبەکان لە بەروی سەر بە حیزبێکی سیاسین دەرگان لەسەر ئێمە داخستووە ئێمەیان بلۆک کردووە بۆمان نییە لێوە دەربکەین لە کەناڵەکەی کە خۆمان پشتیوانیەکەین ئەڵێ نابێت لێ شۆ دەربکەین مەسەلەن ئێستا سەری NRT بکە ئەمڕۆ ڕەنگە 10 کەسی گۆڕان دەرکەوت بێ 9 کەسی پارتی دەرکەوت بێ 8 کەس 10 کەسی یەکێتی دەرکەوت بێ 10 کەسی مەسەن ئیسلامیەکان دەرکەوت بێ کە چێڵە بەڵام شاسوار بۆی نیە هەفتەی جارە دەرکێت ئەمە بۆ لەبەرەوەی ئەوێت بلۆکەکە ئێوێ لە هیچ ڕاگەاندێکەوە تۆ دەرنەکەی ئێوێ NRTکەیش کە کەناڵێکی بێلایەنە بۆ هەمولانەگە ئێوێ لێشۆ دەرنەکەی تەنها حیزبەکانی خۆیان دەربکەون من پێم وایە زڵمکردنە لە ئێمە لە NRTش ئێمە گریمانەکە ئاوادادەین بڵێن ڕۆژنامەوانی NRT بە پێی بەڵێنەکانی پرۆفشناڵی ئەوە کە تەنیا ئەبێ بەڵێنیان بە حەقیقەت بێت و بە بەرژەوەندی گشتی وەک پرەنسیبێکی ڕۆژنامەوانی ئەوان بۆیان هەیە بە گشتی کاتێکە ڕخنەیەکیان هەبێت بە پێی لێدوانەکانیان بە پێی چاودێریان لە کۆمەڵگا لە پرۆژەیەکی ئێوە لە کۆمپانیایەکی ئێوە لە بیرروڕای جەنابەت لە هەوڵێکی سیاسی ئێوە بە ئاسانی دەتوانن لەسەری یا راپۆرت دروست بکەن یا وشار یا لێدوان بکەن لەسەری وایە ینی بووە هیچ کێشان بۆ دروست نابێت بۆ دەربکرێن بۆ گوشار خێت سەریان بۆ بێدەنگ بکرێن یەک کەسم پێ بڵێ دەرکرابێت لە NRT لەسەر ئەو شتە ئێمە هەر با من شتێک بوو باسم پرۆژەیەکمانە بوونای پرۆژەی کورستی بوو تقریبا 56 ماڵ بوو کۆبوو بوونەوە توان ئەومان یا ئەو یا کارەوە بەشە تێ باسی بدایەتی پرۆژەکەکەم ئەو کارەبا ڕەتی بە کۆمپانیاوە نەبوو سێرەکەم برادرانی NRT کردوان بە خەبەریەکەم و سەردێڕش بوو یوتم وجدانتان وتم تۆ ئەگەرەمە هی کۆمپانیایەک تر بێ یەکیتە خەبەریەکەم و سەردێڕ ینی بۆی بزانی هەندێک جار بۆی پیشانی بن بۆ خەڵک کە بێلایەنن ئەچن مەسە من ئەچنەوە نیە کەنە خەبەریەکەم و سەردێڕش تۆ خۆت ڕۆژنامە نووسی ئەگەر لە پرۆژێکی 1600 ماڵیە هەفتا ماڵ کۆ بنەوە ئەیکیتە سەردێڕ مەخسم ڕەنگە نێکیت NRT کردووە سەردێڕ شتێکتر بۆ باسکەم خۆپشاندام و لە هەولێر دژی پەرلەمانتارێک سروی خوشکم باشە 2 ڕۆژ لە سەریەک NRT بەڕاستە و خۆ ئەیگواستەوە و جنێوی ناشینیان بە خوشکەکەی منیان لە تەلەڤیزیۆنەکە کە خۆ دەزانێت جنێ و نابێ بێ بپچڕێنرێت ئەبێ لا ببرێت یعنی هەچ کەسێ ئیش ئەوان جنێوەکەشان لا نەبردو لە فەیسبووکیشدا نابوو سپۆنسەریشان کردو باشە بەس بۆ لە بەرەوەی خوشکی منە بۆی پیشانی بن کە NRT بێلانە لە لەندەن سیمینارێک کرا جنێی زۆر ناشین بە منوترا بوو ڕیکۆرد بوو بۆ ڕۆژی دوای پەخشیان کردەوە کەتیان نەکرد و نیان بڕی بوو هەموو جنێوەکانیان دانابوو لە NRT و پەخشیان کردووە کە قسە بمنەوەترا کەواتە ئەوەی کە لە پرۆژێکی چاویلەندا ئەو هینە با بڵێن دارەکانی کارەبا بوو هۆی کوژرانی دوودانە لاوانێک کە لەوێ ئیشەکەن ئەگە هەڵاتی خوانە نەشتوانێت تاسە نشکل لە چاویلەن هیچ کەس هیچ ئازارێکی نەخوا بەزە نەخێر بە هیچ شێوەیە ئەو هەواڵە من گەشت بوو وا دایدەنێن بە هیچەوە هەموو بینەرانەوە هەموو شایەتنەوە بە هیچ شێ لەخوا بەزە بێ هیچ ڕۆژە لە ڕۆژان یەک شتیوانەوە جارێکیان چوپێکدانرا بوو ئێژر باوە بۆ باسکەم چوپێکدانرا مەسەن چاویلان زەوی هەیە دەیدا بکرێ زەلامێش مەسان دەمەتم ڕبعی کردو چوبێکی دانا بۆ ڕەشەبا و چوبەکە کەوتو مناڵە عەزەتی گەشت و کە هی ئێمەش نەبوو کە ئیسش داوای لەسرە ئێمەش داوامان لەسەر قەیت کردو مۆزوعەکان تاوان زۆر گەورە کردو لە کاتێکا پێماوەتون کاکە ئەوە ساحیبی هەیە خەڵکی خۆی هەیە تۆ بەس ئەرزەکەت داوە بکرێ
داوایشی لەسەر لەخوا بەزای مناڵەکەیشی چی لێ نەهاتوو یعنی ئەو نێوازم ئازارێکی بەسیتی هەبوو اینجا سەرباریانش حەزکەم شتە بۆ جەناب ساقکەم و لەبەری جەناب ڕۆژنامەنووسی من ساحبی چاویلاندیم خەڵک تا ئێستا ژۆ نازانێ من لەگەڵ 9000 کەسی ترە پشکمان هەیە ئەچینە سەرەوە ئەچینە سەرەوە حەزمەوە بباسم لەبەری من مەسەن مدیری نیم ساحبی نیم هین نیمەوە حەزکە دوای بەڵێ ئەچینە سەر بابەتی بازرگانیەکەش بەڵام کەواتە من ئەمە وەک با بڵێن هەواڵێکی خۆش دەبێ بدەین بە ڕۆژنامەوانی NRT کە ئەوان بەگشتی هیچ مەترسیە لەسەریان نییە وەک جەنابەت ئایستە وت پێمان بەشتی وا بڵێن هەموو ڕۆژنامەستەکان طبیعی وایە حتاوانی کەوازیان هێناوە خوا نەخواستە باسیەوە ناکەم یەکێک سوتفە خوا نەخواستەکە شتیان من باوەڕ ناکەم بێ حیزب شتێک لەژە تەسیری شتێکا بێ بەس ئەوانی کەوازیشیان هێناوە بڕۆن شاتی بۆوانش بدەن کەوازیان هێناوە تەنانەت نەک ئەوانی کە ئیسەژ لە NRT بزانە یەکی ڕۆژە لە ڕۆژان ئێمە یەکێ پێ و توێتی تخوا تۆ درێ بکە یا شتێکی شاسوال لابەر یا شتە لەسەر فڵانە کەس ئەوان سربەخۆن بۆ بەنسبەتی ئەو پرۆژانە ئەو کارە چالاکی سیاسی کەمپینەکانی ئێوە ڕای خۆیان دەربڕن بە پێ ئەو ڕوانینە کە هەیەە وەک ڕۆژنامەوانێک زۆر چاکە ئیستا لایەنێک دەکوترێت لایەنێک لە یەکەتی نیشتمانی پشکی هەیە لە NRTدا و لەوانە ئەمەش بوو هۆی ئەوە کە لە شەڕی دەسەڵاتی نێوانی یەکەتیدا ئەو ئاگرەکەی ساڵ 2011 NRT بوو چەندجارڕوانکرۆ تااقەتی و قسانەمان نەوە بیدا دەیامن هەربا من بەرناو پێ بڵم بیدا دەیامم تەلەڤیزیۆن جار نەکرا بوو یانمە کاک عومەر فەتاحی لە پشتۆیە دوایان نەخێرەمە دکتۆر بەرهەمی لە پشتۆیە دوایی کە کرایەوە نەخێرەمە هی گۆڕانە یعنی کە حەبە شوبات کرایەوە سووتانە وتیانەمە هی گۆڕانە دواتین جاماوەی تریان و دەمانە پاراستن پارتیان لە پشتۆی ماوەی تریان و دەمە ئێرانی لە پشتۆی ماوەی تریان و ئیسرائیلی لە پشتەماوەی گەڵەن ئەمریکای لە پشتەماوەی ئەڵەن مالیکی 8 ملیۆن دلاری یاونێت ماوەی ئەڵەن تورکیای لە پشتە ینی من بەڕاستی قسێگەکەم پێم وابێ قسەی زۆ منطقیە تەلەڤیزیۆنی فڵان بانایی نهێنم کراوەتەوە لەو ڕۆژەی کە کراوەتەوە تا ئێستا کاڵە بێلانم هەموو کەس زانی چی لە پشتە یەک کەس ئەڵەن بەڵام کەناڵێک کە هەر ڕۆژە و تۆمەت و بیانوویەکی بەنە پشتەوە بزانە درێ بۆ نمونە مەسەن تۆڵیم ڕێیکێتی لە پشتە سوێنەوی بە پارتی یەکابرایەکێتی کە پاریایتە تێگە پاریابێتێ خۆشی بڵای نکاتەوە لە فێزوو لە شوێنە بڵایە کاتەوە لە کاکۆ منۆنم پاریاونەتێ یەکێکی لە پشتەوە لە ڕقی بڵایەکە یعنی ئەمە چیە ڕۆژە و تۆمەتێکی بۆ دروستەکەن ئەگەر NRT یەک کەسی لە پشت بووە دینارێکی کەسێکی وەربگرتە ئێستا دەترسین وەکو حیزبەکانی تر بێدە نەبووین وەکو سەحەفیەکانی تر بێدە نەبووین ئەچین پارەمان لێ وەرەگرتن شان لە گەعدە و دانیشتەکانیان دانیشتین ئەو ئازاتی و گوێری ئیسەی نامە NRT دڵنیابە وەک کەسێکە لە دەرەوەی وڵات دیارە چالاکی لە ئەڵمان ژیاویت و کارت کردووە و بیزنست دەست پێ کردووە و سەرمایەکت پێکۆناوە وەک خۆت ئیستا لەو سەرمایە بەکاردەهێنیت بۆ چاکسازی و بیزنسکردن لە کوردستان دەزانی یەک لە گرنگەکانی تەلەڤیزیۆنی تجاری یان تەلەڤیزیۆنێک کە خۆی بەخێو دەکا ئەوەیە کە حەسا و کتێبەکانی ڕوون و شەفاف بێت ئەو گومانە هەیە لەسەر NRT کە دەکوترێت NRT خەرجی خۆی دەرنایێنێت ئەوەی کە ڕکلامی هەیە یا هین چاویلەندا یا هین با بڵێن کۆمپانیای نالیە و ئەمەش بەپێی ئەو سەرفیاتە کە هەیەتی دەری ناهێنێت لەکوێ پارەی تامینە بێ ئەگەر NRT پارەی خۆی دەردەهێنێت بە شەفاف بڵاوتان کردێتەوە ساڵانەکە وەک تلویزیۆنەکانی تر وەک CNN وەک NBC وەک ئەو تلویزیۆنی تر کە بەڵێ ئەمە ئەوە پارەمان کۆمەکی خەڵکی بووە ئەوە پارەمان ڕکلام بووە داوای لێبوردنەکەم و ئەوەش ئەمساڵ ئەوە خێرمان کردو ئەوە زیانمان کردووە ساڵی 2012 بڵاومان کردەوە دوای توشت مشکلێ بوون کۆمپانیایان کە ڕکلامیان نەکرد وتیان تکاتان لێکین بڵای مەکەوە لەبەرەوەی ئێمە حکومەت زەختمان لێ کاڵە ڕکلام لە NRT مەکەن بچنەوە سەر وێبسایتی NRT سەر خەبەرەکانی NRT 2012 بڵاومان کردەوە بۆ معلوماتی جەنابتان ساڵی 2016 سەر و 5 ملیۆن دلار ڕکلامی هەبوو NRT ساڵی 2015 4 ملیۆن و کەسرێک ڕکلامی هەبوو NRT اینجا سەرباری ئەوانش ئێمە بەس چاویلان خۆمان ساڵانە ئەو هەموو ڕکلامی بۆکەین کۆمپانی نالێ ساڵانە ئەو هەموو ڕکلامی بۆکەین خۆمان بای ئەوە پرۆژە و پارەمان هەیە کە بتوانین بەخێویشی بکەین ئەگەر نەقسێکیشی هەر لێرەدا ئەڵێ 4 ملیۆن ئەو ساڵی 2015 4 ملیۆن دلار زیاتر زیاتر بەڵام خۆ سەرفەکەی بە تاکید لەوە زیاتر دەزانین تەلەڤیزیۆنێکی 24 ساعتە زۆر بە نەخێر بە هەموو کەناڵی NRT فەرقەکەی ئێمە ئەوەیە بە هەموو کەناڵی NRT باس یەک کەناڵیان بۆ کەم چۆن کەناڵی NRT دوو مەسەفەکەی زۆر کەمە و کەناڵی NRT عربی ژێژ مەسەفەکەی بەس کەناڵی NRT یەک لە هەمووی مەسەفەکەی زۆرتر بودجەی ساڵانی 3 ملیۆن دلار بۆ معلوماتی جەنابە ئێمە هەموو جارەوە بە فەخرەوە باسیەکەین NRT 200 کارمەندی بابڕێەوە بەڵام کەناڵی حیزبی هەیە 700 کارمەند بۆ 1000 کارمەندیە بێژەرێکی NRT مانی 700 هزاری هەیە یان 700 دلاری هەیە
هەمان بێژە لە کەناڵێکی حیزبی مانی 6,000 دلاریان ناوتێ NRT بە پارێکی زۆر کەمەوە بەڕێوە چێ بەڵام ئەو کەسانی کەیشی تیاکەن بڕۆح بەوەنیە وەکو شتێکی مەبدەی ئیشی تیاکەن و ئامانجیان پارە نییە و داهاتێکی زیاتری شێزانی بۆچی لەبەرەوەی قەناتەکانی تە قەناتی حیزبین خەمی ڕێکلام پیاکردنیان نییە ئێمە خۆمان خەمی ڕێکلام پیاکردمانە خۆمان خەمیەوانە چۆن پاری بۆ پێ کەواتە بەڕوونی NRT خۆی خەرجی خۆی دەرەهێنێ ساڵی 2015 و 16 قازانجیشی کردووە بە ساڵی لێت ناشارەوە ساڵی 2017 وەزعی ڕێکلامی خراپە ئەوەختە کێ خەرجەکەی دەدا ئێمە وەکو کۆمپانی نالیا و گروپی کۆمپانیەکانی نالیا حەز نەقسێکیە بە لە شێوەی ڕێکلامە بۆیان پڕەکەینەوە پاریانینێ باشە ئەم پارە پرسیار دروستەکە بۆ ئێمە و پرسیارەشەوەیە کە تلویزیۆنێکی تجاری بۆ قازانج کارەکە ئەگەر ئەم تلویزیۆنە تجاریە با بڵێن کۆمپانیای نالیا و کۆمپانیای گەورەی تلویزیۆنەکە بۆچی بۆ مەبەستی سیاسیە مەبەستی چییە بۆچی مەبەستە مەسەلێکی ئەخلاقیە مەبدەئیە ئەو من ساڵی 2001 بۆی بۆت باسکەم ڕۆژنامەیەکمانەوە خوێندنی لیبرالی ناو لە زانکۆ ئەو کاتە تازم لە ئەڵمانیا گەڕابوون پارەم هەبوو امکانێتمە بوو خاوەنی امتیازی ڕۆژنامەکە بووم پارەم تیا سەرفەکرد هەموو کە زۆک و جەنابە هاوێکم پرسیار و پرسیاری لێکردنەوەی تۆ چەندە دەستەکەی بۆچی ئەم ڕۆژنامەی خاوەنی امتیازی ئەزانین چۆن مەرج نییە هەموو کەسێ بۆ پارەشت بکات هەندێک شتێ ئەخلاقیە مەبدەئیە من پێم وایە لە هەرێمی کوردستان بێ ئەوەی کە سێژ تمۆحێکی سیاسی حیزبێکی لە خەیاڵا بە خۆی من لە 2002 خەریکی NRT و لە 2011 دەستی کردووە پەخشەوە 7 ساڵە پێمان وایە لە هەرێمی کوردستان گرنگە میدیایەک هەبێت لە دەروی ئەو حیزبانە میدیا هەبێت کە جێ هەموو کەسێکی تیابێتەوە تا ئەم دقەی من و تۆش قساکەین سەرباری ئەو هەموو ڕێگرێ لە من سەرباری ئەو هەموو ڕێگرێ لە ئێمە لە هەموو میدیاکانی ترەوە سەرباری ئەو هەموو دژاتی لەنان هەموو حیزبە سیاسەکانەوە تا ئێستش NRT تاکە کەناڵە هەموو دەنوڕەنەکان کۆکاتەوە بە بێجیاوازی ئەوە شانازیەکە بۆ ئێمە و بۆ ستافەکەی NRT ئێمێنێتەوە شتێکە باوەڕمان پێێتی ئەزانین چۆن سەرمایە بەس تەنها پارە نییە مەرج نییە من سریەوە بکەم ساڵی ملیۆنە 2 میلیۆن دلار زەرەکەم بڵم وڵا زەرم کردووە هەندێک جا سەرمایی معنی پارەیە سەرمایی معنی ئەتوانی بە 100 میلیۆن دلار بیفرۆشی یا قیمەتی 100 میلیۆن دلاری هەیە بۆی ئێمە بی لە سەرمایە معنیەکە دەکەینەوە ڕاستە بەڵام سەرمایە معنەویەکە ئەوە کاری سیاست و کاری زەلام هەیە ئیشی چاریتیەکە ئیشی خێرەکە ئەو بۆ سیاسەتێکە زەلام هەیە کەسێک تر بینێ لە شوێنی تر هاوکاریەکە ئێمە ئەم وڵاتە هەمومان تیاژی من کۆمپانیامی ئیسفادەم تیاکرد پارەم تای دەستکەوتووە ئەگەر کەناڵە دابنێ مایکێکی هەبێ بۆ هەموو خەڵک کراوە بێ هەموو خەڵک بێ لەو کەناڵەوە قسە بکە ئەمە ئیلاوێ بە بەرژەوەندی بیکەیت ئێمە لە وڵاتێکە ئەمە شتێکی تایبەتە کەواتە ئەمە وەکشتێک تایبەت چاو لێ دەکەین چون ئەمە لەگەڵ ستایلی کۆمپانی با بڵێن تلویزیۆنە بازرگانەکان لە وڵاتان تر ناخوێن بەڵام وا دایدەنین وەکو بەرز دەفەرمووی ئەمە بە وەک پرەنسیبی وەکو پرستیژی ئیجتماعی بۆ بەرژەوەندێکی گشتی ئێوە وەک کۆمپانیای نالی گروپ کۆمپانیای و کاتێکە کێشەی با بڵێن ڕێکلامی هەیە خۆتان ساپۆرتی دەکەن بۆ وەک ئەو دەنگال کاتی خۆی لە زانکۆش کە ئەو کار بووم هەر ڕۆژنامان هەبوو هەر و کارمان کرد بۆی بزانانی ئەو کاتێش مۆزوعی سیاست و کۆمپانیاش من نەبووە باوەڕم پێ هەیەی هەر باشێک ترش بۆ باسکەم بۆی بزانانی کە ڕەنە فەرقی عقلی من لەگەڵ هەندێک سەرمایه‌دارێتە زۆری فەرق بێ 2003 کە سەدام ڕووخا لە نوێی 4 ڕووخا ئێمە 12 لە بەغا بووین هەموو کەس چوە لە بەغا سیاری دزیە هێناوە بۆ کوردستان ئێمە چوین من بە شخصی خۆم چوم 12 مامۆستای زانکۆم هێناوە لە زانکۆی مستەنسری و جامیعەت نەهرینوانە لەگەڵ دکتۆر کەمال خۆشناو خوا عەفوی هێنامانە بۆ جامیعەی سلێمانی بیرم لەوە کردبووە کە مامۆستا بێنمەوە بۆ کوردستان خزمەتی کوردستان بکەن نەک سیاری دزی بێنمەوە ئەوە عقل و تێڕوانی نەهزەلام هەیە بیر لە پارە و لە مەسلحەت دەکاتەوە خەڵک هەیە بیر لە شتێک تر دەکاتەوە با بچینە سەر بواری بازرگانی باڵێن بواری کۆتاییەکە هەندێک دیارە بەڕێز چوویتە ئەڵمان و لەوێ بیزنست کرد و سەرکەوتوو بوویت و دواتر پارەت هێنایەوە بۆ کوردستان و خستە بیزنس و تجارەت و لێ کۆمپانی دروست کرد و خەریکی بنا دروستکردن و دوای تەلەڤیزیۆن و ئەو چاوی لەندەکە وەک خۆشت ئاماژەت پێدا پشکی کەسانێکی زۆرەوە جەنابەت ڕەنگە هەندێک پشکت هەبێ وەک ئەوانی تقریبا 9000 کەس باڵێ 9000 کەسە و بەڵام هیچ کەس پەنجاب ئیزافێک پشکانی نییە نەخێر زۆر چاکە ئەو پرسیارە هەیە کە گومان دروستەکەی لەسەر ئەو سەرۆت و سامانەکە بەڕێزت پێی گەیشتووی بەڵام حتمما بەڕێزت پروڤت هەیە بۆ ئەوە کە لە ئەڵمانە چۆن بیزنست کردووە لە ئەڵمانیا بزنسم نەکردو هەر بۆ معلومات جەنابە من هەر بام چیرۆکە بۆ بگەڕۆم بەسەری بۆی خەڵکیش بیزانێ نیە زۆر کە زەڵاڵێ کاک شاسوار خەڵک بە کەبابچێتی دەبێتە میلیۆنێر منژم شتی بۆ باسکەم وەڵام ئەگەر کرد بەڵێ دەبیت من لە 6 ساڵیمەوە ئیشەکەم لە دوکانی باوکم کەبابخانەمان هەبووە لە 14 ساڵیە بزنسی خۆمم هەبووە لە 15 ساڵیە دوکانم هەبووە لە مەزادخانەکەم دوکانی ئەو کاتە سیگا بوو پلیستیشن نەبوو خۆم حەزم لە یاریکردن بوو ساڵی 1994 15 ساڵ بوو لە 16 ساڵیە ساڵی 95 بە قاچاغا چون بۆ بەغاو هاتمە بۆ سلێمانی لەم سەر و سیگا شتمان دەبر و لە سەر تەلەڤیزیۆنی قسارەمان هێناوە
لە حەڤە ساڵی واتە ساڵی 1996 ئەو دوکانی مەزادخانەکە کڕیم و هەر بە مڵکی کڕیمەوە لە پیاەک ناوی کە عەبدوڵڵا و ئەوە پۆڵای پێڵەن بە 6,000 دیناری سویسری. ئەگەر مناڵێک ئەگەر گەنجێک لە حەڤە ساڵیە لە تەمەنی حەڤە ساڵیە دوکانێکی بە مڵکی کڕیەوە دوکانی خۆی هەبوو بزنسی خۆی هەبوو خاوەن کار بوو ئەوە دڵنیا بە لە 39 ساڵیا دەبێتە ملیۆنەر. لەبەرەوە چیرۆکی ئەوەی کێمە پارەمان هەبووانە پێشوی بشتۆم ئەڵمانیا بەرامبەر بانزیخانی عقاری دوکانم هەبووە لە ناو بازار دوکانم هەبووە 4 دوکانم هەبووە کاتوشمەتەوە لە ئەڵمانیا مەطعەم داناوە ئیشم کردووە من لە 6 ساڵیمەوە ئیژەکەم وکە گوندی ئەڵمانیمان دەست پێ کردووە فکرەکەی من قەت لە خەڵکم نەشاردوەوە لە تەلەڤیزیۆنی شاوتومە هیچ پێویستی بە پارە نەبووە بەس پێویستی بە عەقڵ بوو. 2007 هاتم وتم پرۆژەی گوندی ئەڵمانی دروستەکەم و کەس گاڵتی پێکردم کە چوونە دایرەکان خەڵک هەبوو ڕوبەڕوو پێم پێکەنی خەڵکشە بوو احترامم بۆ من کاتچمە دەرەوە دوای ئەم 20 پێم پێکەنی و گاڵتیەکردی ئەم کوڕە هەتەمە مەشروع دروستکراوە پرۆژەی سەکەنی دروستەکەم داوای ئەرزێکم کردنیان نامێ ئەو ئەرزی گوندی ئەڵمانیان نامێ ئەرزێکی زۆر شی بوو پیاوێکە بوو ناوی شێعومەر و شێعومەر مەحمی سەرۆکی بەلەدیە و بەڕێبەری شارەوانی بوو کەوتم ئەو ئەرزەیمەوە باشە قوبوڵمە وتی کوڕم و ئەو بە کەڵک ناوە هەمووی شیوە ئێوتم یا شێخ من داوای ئەو فڵانە شوێنم کردووە نەداومەتێ ئەڵێ ئەمە هەیە ئەمەم ئەڵێ بە کەڵک ناوتم من نەمێت توی لاخۆچێ بە کەڵک یا بە کەڵک نا گوندی ئەڵمانیمان دەست پێ کرد ڕێکلامان بۆ کرد خانومان فرۆشتەوە بە پاری خەڵک خانوو بە یاسایەوە بەرهێنانە یاساکە ڕێی پێدایت لە سەرتاوە بیفرۆشیتەوە پارە لە خەڵک وەرگری پرۆژەکەمان پێ تاوا کرد و سەرکەوتوو بووم جا یاساکە باشە خراپەوە ڕەتی بە منۆ نییە من مهمەوە بە یاسایەوە بەرهێنان یاسای ژمارە 4 ساڵی 2006 و بەرهێنانم کردو ئەرزم لە حکومەت وەرگرتووە ئیشەکەم کردووە ئەرزەیەکیان ناومەتێک کە کەس نەیەویست پێشتری راوە بە 4 بۆ بەرهێنانی تر 4 دەوڵەمەندی تری سلێمانی کە نامێ ناوەکانیان بێنم ناوم هێناون کەسیان نیانویستەوە من کردووە پرۆژەکەم کردووە سەرکەوتوو میسە خەڵگەڵە لە بەچی دەوڵەمەند بووی ئێڵم زۆر ئاڵم بڕۆن پێش من پتان کردا مەسە هەر بۆ معلوماتی جەنابێت سەری 2007 بزانێ یەک کەس لە سلێمانی پرۆژێکی بەرهێنانی جێبەجێ کردووە پرۆژێکی نیشتەجێبوونی جێبەجێ کردووە شتێک تەڵەبی زۆر لەسەر واستەی ئێوە کە دەگمەن بێ نەک شتێک کە ئەرزەبن بە خەڵکو کەس زۆر کاک شاسوان نوکتێک لێرەدا هەیە ئەمە بە نسبەتی وڵاتانی ڕۆژات ناوڕاست بۆ هەم بەگشتی دەوترێت نە تایبەت جەنابەت یا ئیش و کاری جەنابەت کۆیس خەیڕوونی دەکەیتەوە ئەوی شەوەیە کە لە دەسەڵاتی گەندەڵدا لە چوارچێوێکی سیاسیدا کە تووشی گەندەڵیە چۆن بازرگان دەتوانێت سڵامەتی خۆی حفظ بکات چۆن دەتوانێت بە شێوازێکی یاسایی و ئەخلاقی ئیشی بیزنس بکات دا من دووسێ خاڵەیە حەزکەم بۆت بابسکەم ئەگەر ڕێم پێ بدەیت یەکەم ئەو دەسەڵاتی ئێمە هێندە گەندەڵە ئەوەی نقاتی خراپ لەسرە بۆیە خەڵک گومان لە هەموو شتێکا کە حەقی خۆشیانە هیوادارم ڕۆژێ لە ڕۆژان دەسەڵاتە دروست بێت لە هەرێمی کوردستان کە کەس گومانی لە کەس نەمێنێ چکەوەی کە خراپ و یەکسە بدرێ بە دادگا و ئەوە نییە محاسبە بکرێت دووهەم مەبدأ هەیەڵن من ئینە لەکە هادا ئەو نیە زۆر جار خەڵگە و قسەیەکە ئەمە بدأ بۆیەکی ڕاستە کە پۆستێکی هەبێ مەکانەیەکی هەبێ خزمێکی هەبێ وێنێ تۆڵی خراپ دەسەڵاتەکەت بەکارهێناوە بۆ بەرژۆندی شخصی خۆ من کوڕی پیاوێکی ئاعتیادی بووم کوڕی وەستاوەحی کەباب چی بوو باوکە کەباب چێ بووە کەسێکی ئاعتیادی بووم لە ژیانمان لە حیزب نەبووم لە یەکێتی نەبووم لە پارتی نەبووم ئەندام لەق نەبووم ئەندام کۆمیتە نەبووم سەرکردایەتی نەبووم باوکم مەکتەب سیاسی نەبووە هیچ شتێ نەبووم گومانەکەی من لەکوێیە ئەمە ئەو لە باڕوونی بکەین اینجا ئەوزانەوەی تۆ باجابیش اینجا جابی ئەوی تریشەوە لەوەی تریشا کە ئەڵێن مەسەلەن چۆن محافەزەی خۆ دەکەی ئێمە بیدایەت چۆن ئەڵێ دەستمان وەشاند من کاتێ هاتم پرۆژەی نیشتەجێبوونم کرد ساڵی 2007 کەس نەیە کرد یعنی شتێ نەبوو زۆر دەگمەن بێت تا واستەی بێت من وەکو پێ دەڵم بڕۆ بیرکەرەوە دۆکمنتەریەک هەیە بەرپرسەکانی سلێمانی قساکەن ئەڵێ 220 دەویمان داوە بە خەڵکی تر یەک کەسیان پرۆژیان نەکردو لەبەر کەس باوەڕی نەبوو سەرەگرێ کە منیش وتم دروستەکەم و کەس گاڵتی پێکردنەوەی کوڕە بابێ کێ شوقا ئەکرێ کە من کردم و سەرکەوتوم و قازانجی باشم کرد ساڵە 2 ساڵ 3 ساڵ دوایەوە تقریبا لە 2002 ئەوانەوە اینجا زەختی چوە سەر اینجا لەو کاتێشەوە کە زانیان پارە پیاکایتر پرۆژی تریان نییە بە من بۆ معلوماتە من لە 2011 یەک پرۆژم وەرنەگرتەوە هەمووی 2 ساڵی یەکەم بوو کە کەس باوەڕی پێ ناکرد کە گاڵتەیان پێکردی کاک شاسوار کەواتە ئەو گریمانە کە شاسوار عەبدولواحد وەک زۆر لە بیزنسمەنەکانی تر لە بازرگانەکانی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ بەڕێوەچوونی کارەکانی ڕشوەتی داوە ڕشوەتی گردووە لەگەڵ سیاسەتەکان ڕێکەوتووە غەڵاتە جەنابەت بەگشتی ئەڵێ شتی واسەدامنە لەبەر هەتخوا بەجواب ئەگەر وا بووە ئێستا نەمەتوانێت ئەوەی قسە بکەم یەک بزنسمانم پێ بڵێ یەک دەوڵەمەندم پێ بڵێ یەک سەرمایه‌دارم پێ بڵێ بوێری بێتە سەر تەلەڤیزیۆن قسە بکە خۆ تۆ بە چی ئازانی خۆ کەس فاڵ ناکرێتەوە ئێستا تۆ چوو زانی من لە ژێر لەگە مەسئولەکەمیان لەگەڵ ینی بە یەک شتە ئازانی بەم قسەکردنی منە چ کاتێ سەرمایه‌دارێکی تری بینی هاتە سەر تەلەڤیزیۆن وەکو من قسەی کرد ئەوە یا من درۆکەم یا ئەویش کەسی لە پشتنیە بۆ ڕوونکردنەوە بە سەبارەت بەم باسە ئەو زمینەی کە ئێستا چاویلەندی تێدایەوە ئێوە بە پشکی با بڵێن 9000 کەس دروستان کردووە دەکوترێت
دیارامە پرسیارێکە دەکوتی ئەم سەویە وەرگیراوە بۆ سەوزکردنەوە بەڵام دواتر بوو بە شاری کایەوە ئەوە ڕاستە یا دەڵێن یەکەم جارە ویستم شتیوە هەر چاویلان تا وەرگیراوە پرۆژی گەشتیار وەرگیراوە پرۆژی چاویلان دولا ئەو ڕۆژەوە بۆ پرۆژی چاویلانەوە هەر خۆشی بۆ معلوماتە چاویلان ئێستا سەوزایە ئێمە چاویلان نزیکەی 600,000 متری سەوزایە چاویلان یەکەم کەسین کە نزیکەی 20,000 دارمان کرێ و تیامانە چاندۆ ئەو منطقەی کاریشتەکانی تیاڕوبەرێکی زۆر کەمە هەر لە بیداتەوە بۆ پرۆژی گەشتیار وەرگیراوە بنای چاویلان دەوێ و ماڵەکو بەڵێ بۆش بەجانش باسکرەزانین چۆن یەک فەرق هەیە لە بینی من و خەڵکی ترا حەزکەم هەم ئێوە هەم بینەر مڕاعاتی بکات ئێمە لەبەرەوەی خۆشەویست نین بەداخەوە لای دەسەڵاتدارانەوە کە حەزم ناکردوا بم حەزەکەم وەکو هاوڵاتێکی دڵسۆزی خۆیان سەری منیان بکردا بە چای جژنەوە سەریان نەکردما بەس لەبەرەوەی خۆشەویستی نین لای ئەوان دڵنیا بەگەر یەک تۆس ئیش ناساییمان هەبووە ئێستا هەل لە سێداریاندا بووین دڵنیا بە لەبەرەوەی هەچ قسە و قسەڵۆکی لەسەر پرۆژەکانم ئەوتێ لە ئێستاەوە بۆ جوابی هەموو پرسیارەکانی تر چکە هەچ پرسیارێکم لێ بکەی ئەم جواب بدەمەوە ئەگەر یارمەتیم بیت هەچ پرسیارێکم لێ بکەم جواب بدەمەوە ئەگەر یەک تۆس قاڵشی ناساییمان هەبووە ئێستا دایانین بە محکەمە و ئیجراتیان لەگەڵا کردوێت و ئەگەر گریمان بە قسەی خەڵکی شتێکی ناسایش هەیە لە ئێمە دەی فەرمونم حکومەتە بگۆڕن بۆی تر کەس شتی ناسایی نەکە ئامان جێمەوەی ئەو حکومەتە گەندەڵە بگۆڕن حکومەتە بێنن کە یاسا سەروەر بێ کە ئەوەی دزە ئەوەی گەندەڵە ئەوەی کارێکی ناسایی کردو بیدەن بە محکەمە ئێمە ژۆمان لە خەڵکی بێت کە دەزانەوە حکومەتە شتی خراپ قوبوڵەکە گەندەڵی قوبوڵەکە شتی خراپی کۆمپانیەکان قوبوڵەکە بۆ نایڕوخێنن داواکارین بیرروخێن و یەکەم کەس ئێمە بن بە محکەمە لەم ڕۆژانەدا باسیەوە بوو کە هەندێک لە مۆزەفەکانی چاویلەند موچیان نەگرتووە ئەوە چەندی دەگەڕێتەوە بۆ ئێوە وەک با بڵین وەڵار با دوسێ شت بۆ باسکەمەوە پێم خۆشە کە باسی ئەو مۆزوعات کرد یەکەمەر بۆ معلوماتە من وەکوتم من پشکمێ لە چاویلان نەمەدیرم نە ڕێیسی مەجلیسی دارم نە پۆستێکم هەیە نە بەڕێوەی ئەبم ینی خۆیان مەجلیسێکی داریان پێگەنا ئەنجومەنێکی بەڕێوەبردن خۆیان ئیداری چاویلان دەکەن ئەمە یەکەم شت من وەکو ئەو خەڵکە دەستمان کردوەوە قازان زمان دابشکن وەریەگرین دابشی نەکەن وەری ناگرین ئەتر هیچ پۆستێک و هینێکم خۆشم بەیان قەز نیمە بەیان قەز وازم لێناوە بۆی هەشت تێبوو سبێنێ خۆیان بەڕێوەی بەرن کەس یەخەی من نەگرێت نەڵێەوە شاسوار مەسەن دینارێکی بردووە دینارێکی بەزیاوکەم بردو ئەمە یەکەم دووهەم هەرێمی کوردستان بە کێشەیەکی زۆر گەورەیەتی پەڕێ هەمووتان نەزانن لە 2014 مشکلی موچەمان هەیە ئەو هەموو مۆزەفە کە مۆزەفی حکومەتە کە حکومەت لەو کوردستانە پڕسەروەتەیە کە ملیارەها دۆلاری هەیە معاشی نزیکەی وابزانە گەر غەڵەت نەم حەودیا هەژمانی موچەی فەرمانبەرانی خواردووە و ئەو 2 ساڵی ڕێکی شەڕ موچە و نی موچیان دەداتێ باشە ئەگە کۆمپانیا گریمان موچەشی ناوێت زۆر تەبیعیە تۆ حکومەتێ لەو هەموو وڵاتی پڕنەوت و پڕکانزا و پرسەروەت و پرپارەیە نەتوانێت موچەی خەڵکەکەی بە کۆمپانیاش بەشێکە لەو سیستەمی اقتصادیە بەشێکە لەوانە زۆر تەبیعیش موچەنێ ئەمەجارە وەکو معلومات سێهەم اینجا معلومات کە ڕاست نیە لەبەرەوەی چاویلان هەر لە مانی نۆ لە دوای جەژنی قوربانەوە نی من ئاگادار بم خۆی مۆزەفەکانی ئیزناوە بەشێکی کەمی مۆزەفەکانی ئیژەکات و هەرمانی نۆ بۆ ئەمڕۆ 2 مانگە ئەمە هەندێک جار ئەم هەندێک لەم قسانە بەکارێن ڕەنگە تا من بۆ معلوماتی سەم خۆشم لە گروپی کۆمپانیەکان خۆم کەوکاتە منی لێم لە نالیا جارێ معاشمانە تاخیرە بێت 20 ڕۆژ تاخیرە گریمان 10 ڕۆژ تاخیرە بێت لە هەج وڵاتێکا کە ئێزمەی اقتصادی بۆ شتانە تەبیعیە یعنی تۆ لە وڵاتێکاژی حکومەت دەکوتم بەو هەموو پارەی دزی و نەوتۆ نەتوانە موچی خەڵک بە زۆر تەبیعیە کۆمپانیامانێک تاخیرکە بەڵام ئەمە هەندێک کەس بە ئەنقەزە چنم شت بەکارێن بۆ بە حساب بۆ ناشرینکردنی ئێمە بە حساب ئەمانش پاری موچە و کارمەندانیان خواردە ئۆشتانیان کردووە پێم وایە ئەو من جابی ڕۆژێک گەنجێک شمایەوە بەداخەوە ئەو خەڵکی کە بە دوای ئەوە ئەگەڕن بڕم محاسبی حکومەتەکەیان بکەم بزان حکومەت بۆ پاری خەڵک نایە بۆ موچەی خەڵک نایە بڕم محاسبی ئەوان بکەن خۆ ئەگە کۆمپانیایەکیش کارێکی نایاسایی کردەوە بڕۆ حکومەتەکە و بگۆڕە بیرروخێنە بۆی ڕۆژە لە ڕۆژان کۆمپانیا حەقی خەڵکی نەخواتەوە مێ بەس بۆ ئیعلام لەبەر تەلەڤیزیۆن بڵێ وەڵام ئەم کۆمپانیای ژوەنی وەکو حکومەت خراپە ئەم قسانە بڵاو ئەکەنەوە هەمیشە بۆی کەس هیوای نەمێنێ بۆی بڵێ نەهای کێتی پارتی زۆر باشە تکاتان لێکن بیر لە کەسی تر مەکەنەوە چکەوەی کێتە شوێنیمان لەمان خراپترە بەردەوام جۆرە قسان ناکە مەسەن تۆ ڕخنە لە یەکێتی بگە بڵێ تۆ گەندەڵی ئەلە جاچێ تۆش گەندەڵی ناڵە من گەندەڵ نیم ئەلە جاچێ تۆش گەندەڵی بڵێ خوا نەخواستە تۆ پیاوی فڵان وڵاتە جاچێ تۆش جاشی بڵێ تۆ فڵان شتێ ئەلە جا تۆش وای ئەمە هەچن هەمیشە ئەم تۆمەتانە ڕوبەڕووی خەڵکانی ترەکەنەوە بەڵام ئەوانە حکومەتن دەسەڵاتن ئەی بە تۆمەت بەڕ ڕووی خەڵکەکەنەوە گەرزانی کە دزی کردو گەندەڵی کردو بڕۆ محاسبی کە نەزانن جاشە بڕۆ بیگرن بیدە بە محکەمە حکومەت و دەسەڵات چۆن تۆمەت ڕوبەڕووی کۆمپانیا یا ڕوبەڕوویەکی حکوم نکاتەوە کاک شاسە عەبدولواحید زۆر سپاس بۆ ئامادەبوونتان نە بەرنامەیە قوربان سپاس ڕێز